لەگەڵ قەیرانی ئاو و هاوینێکی گەرم لە بەرزەمێراندا. هەواڵەکان باس لەوە دەکەن کە ڕۆژی سێشەممە 23 مانگی جۆزەردان بۆ ماوەی 72 کاتژمێر ئاوی خواردنەوەی زۆرێک لە گەڕەکی شارەکانی وستانی مەرکەزی لەوانە تاران و کەرەج بۆ چوارەمین جاری بەردەوام بڕاوە. لە زۆربەی گەڕەکەکانی شاری کەرەج بە تانکر ئاویان دابەش کردووە. هەواڵنێری دەوڵەتی ئیلناژ لە زمان یەکێک لە کارناسانی حەوزەی ئاوەوە نووسیبێتی ئێمە قەیرانی ئاوی تارانمان چارەسەر نەکردووە، لە بەرامبەردا ئوستانەکانی دیکەی دەوروبەریشمان خراپ کرد و ڕۆژانەش چاومان لە ئاسمانە. ئێستا لە سەروزەمی هاتنی وەرزی هاوین نیگەرانیەکان سەبارەت بە قەیرانی ئاو لە سەرتاسەر ئێراندا ڕوو لە زیادبوونەکە ئێران لە هاویندا یەکێک لە دژوارترین دەورەکانی کەماوی خۆی دەبینێ. کاربەدەستانی ڕەژیم بۆ کەمبوونی ئاو دوو هۆکار باس دەکەن. یەکەم کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین و دووهەم بەکارهێنانی زۆری ئاو لە کشتوکاڵدا. هەڵبەت هەرتووکیان ڕاستن، بەڵام تەنیا بەشێک لە ڕاستیەکان. ئەوان گرنگترین هۆکاری کەمبوونی ئاو کە بریتی بێت لە گەندەڵینی هادینەبوو لە سیستمی ڕژیمدا بە تەواوی لەبیر کردووە. سەبارەت بە یەکەمیان دەبێ بپرسین کە چ کەسانێک بە نەزانەمکاری و قازانجپەرستی بوونەتە هۆکار تا کەمبوونی بارانبارین ئێران بەم شێوەیە بەرەڕووی کەم ئاوی زۆر بکاتەوە. یەکێک لەم هۆکارانە خاڵیکردنی بێبەرنامەی ئاوی ژێرزەویە کە تەنانەت بە بارانبارینی زۆریش پڕ نەبووەتەوە. بە پێی ئامارە دەوڵەتیەکان ڕقەمێکی نزیک بە ملیۆنێک بیر لە ئێراندا بوونیان هەیە کە 758,000 لە دەورەی حاکمیەتی کۆماری ئیسلامیدا لێدراون. لەم نێوانەدا زیاتر لە 200,000 بیر تەنانەت بەبێ ئێجازە و پەروانەن کە زیاتر بۆ مەسرەفی ویلا و باخە تەفریحە شەخسیەکانی سەروەتمەندان و سەرمایەداران لە گۆشە و کەناری ئێران بوون. تەنیا لە ساڵی 1389دا دەوڵەتی مەحموود ئەحمەدی نەژاد بەدانی لایەحەیەک بە مەجلس ئیجازەی بۆ لێدانی بە دەیان هەزار بیری ئاوی بێپەروانە دەرکرد. سیاسەتی کەڵانی خودکەفایی کەشاوەرزی بەبێ لە بەرچاوگرتنی زیانی هۆکارەکانی کەمتەرخەمی و پرۆژەی کارناسی نەکراو، مافیای پیشەسازی و ڕاندخۆری سوپای پاسەران، گەندەڵینی هادینەبوو لە دام و دەستگا دەوڵەتیەکاندا بەگشتی دەستیاندایە دەستی یەک و خەسارێکی قەرەبوونەکراویان بە سەرچاوە سروشتیەکانی ئاوگەیاندووە و هاوسەنگی ئیدۆلۆژیک و هاواهەنگی توخمە سروشتیەکانیان تێکداوە. ئەم چەند نمونەی خوارەوە زۆر ڕوون و ئاشکران. گۆرەترین کارخانە پیشەسازیەکانی ئاو لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستیان نەک لە لێوارەی دەریای باشوور بەڵکو لە بیابانەکانی ناوەندی ئێراندا دروست کردووە و بە گواستنەوەی ئاوی کارون پەرەی پێدراوە. سەدی گوتووەند لە باشوور ئێران وێڕای سەرفی هەزینەی زۆری بە ملیۆن متر سێجا خوێی کێوەکانی ناوچەی کۆبوونەوەی ئاوی سەدەکەی لە خۆیدا تواندوەتەوە و بە هەزاران هێکتار لە باشترین زەویە کشتوکاڵیەکانی پێش سەدەکەی کردووەتە شۆرەکات. بە وتەی خودی سەرچاوە دەوڵەتیەکان 30% ئاوی نێو تۆڕەکانی ئاوی لوولەکەشی شاری بەکردەوە لە نێو دەچێت و هیچ هەوڵێک بۆ نوێژنکردنەوەی لوولەکان ئەنجام نادرێت. لە حاڵێکدا کە دروستکردنی بێبەرنامەی سەدەکارناسی نەکراوەکان دەبنە هۆکاری وشکبوونی دەریاچەی ژیان بەخشی ورمێ، لە عینی حاڵدا زیاتر لە 30% ئاوە پاشە کۆتکراوەکانی پشتسەدەکان کە بۆ کشتوکاڵ بەکاردێن بە فیڕۆ دەچێ. ئستانداردی جیهانی زایەبوونی ئاو لە کشتوکاڵدا بە شێوەی مامناوەند 6%. ڕاستیەکەی ئەوەیە تا کاتێک کە ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لەسەرکارە و نان، مەسکەن و ئازادی و ژینگەی خەڵکی لە گرۆگان گرتووە، دیمەنگایەک بۆ چارەسەری ئەم جۆرە گرفتانەی کە جاوێنگیری زۆربەی خەڵکێرانە بوونی نییە. دەستگایەکی گەندەڵی ئێداری کە ئەم ڕژیمە دایمەزراندووە توانایی بەرەنگاربوونەوە لەگەڵ خەسارە سروشتیەکان لەوانە وشکە ساڵی، چارەسەری بنەڕەتی و ساختاری کەمبوونی ئاوی نییە. بۆ ئەم ڕژیمە
ئەولەویەت بەردەوام سەرکوتی خەباتی عەداڵەتخوازانە و ئازادی خوازانەی خەڵک و زیندانیکردنی نەیارانی بووە. ئەم ڕژیمە هیچ داخوازیەکی بەبێ ئەوەی کە لەلایەن خەڵکەوە هەست بە مەترسی جدی بکات دابین ناکات. ئەگەر دەسەڵاتی سیاسی کەوێتە دەست خاوەنانی بەرهەق و بەتوانایانەوە واتە کرێکارانی و شۆڕاکانی سەرچاوەگرتوو لە ئێرادەی ئازادانەی خەڵکەوە لە ئەوە وڵاتێکی دەوڵەمەند و خاوەن سەروەتی گەورەی سروشتی و هێزی کاری جاهێنەری لە بنەهاتوو کە هەیەی بێگومان کێشە و گرفسەکانی ژیانی ئەمڕۆی زۆربەی خەڵک کە بەم شێوەیە وێرانیان کردووە چارەسەر دەبێت.